بەناوی خوای گەورە میهرەبان بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێام سڵاوی خواتان لێبێ لە بەرنمەیەکی تایبەت تا لەگەڵتان دەبین لەگەڵ کۆمەڵێک لە کەم ئەندامانی خۆشەویست و هەروەها نوێنەرانی خاون پێداویست تایبەتەکان بۆتان نەزانن ینی کۆمەڵی گیرروگرفتی بەردەوام هەیە کە ڕوبەڕووی چین و توێژەکان دەبێتەوە. یەکێک لەو توێژانە چینی کەمەندامانە کە لە ماوەی ڕابردوو ئەو یاسانەی کە هەبووە گلەی زۆر لەوە دەکرێتەوە خۆی جێبەجێ نەکراوە، هەروەها یعنی کە ئەو بڕگانەشی جێبەجێ کراون خاون پێداویست تایبەتەکان گلەیان هەبووە، چ لە دیاریکردنی موچە چ لە دووبارەشیانەوەی کەمەندامان و هەروەها ئەو ڕاپرسیانی کە کراون لەسەر کەمەندامان و کۆمەڵێک کەس دەوترێت کە شایستەی ئەو بە موچەیەکی شایستەی پێ بدرێ موچەی نییە و کۆمەڵێک کەس ئەوانەی کە موچەش وەرەگرن موچەیەکی هێندەکەم وەرەگرن کە زۆر جا دەڵێن هەر لە بانکەکە کەوەری دەگرن نایبەنەوە بۆ ماڵەوە، ئیتر بە کڕینی پێداویستی ماڵەوە بێ یاخود بە دا و دەرزی و دەرمان و دکتۆر بێت. یعنی دە و بەرنمەیە هەوڵە دەین کێشە و گیرروفتەکان بخەینە ڕوو لەگەڵ میوانەکانمان و باسی ئەو گرفتانە بکەین کە کەمەندامان هەیەە و چی بکرێ بۆی کە چارەسەر بکرێ و ژیانێکی شایستە بۆ کەمەندامان دیاری بکرێت. سوپاسی میوانەکان مەکەم، زۆر بەخێر بن دووبارە جەماعەت هیلاکمان کردن بەڕاستی ئێوەش بەخێر بن، زۆر سوپاسان دەکەین. با کاک مەهدی لە جەنابتانەوە دەست پێ بکەین، جەنابتان وەکو نوێنەری کەمەندامان پرسیارەکە باز سەرەتا لەوە بێت ئێستا ئێمە لە وەرزیستانان ینی دۆخی کەمەندامان خۆ دەزانی یەکێک لەو گرفتانەی کە هیانە لە وەرزیستان مەسەلەی سوتەمەنیە لەگەڵ سەرما و سۆڵە و بێ سوتەمەنیە چۆن ماڵی کەمەندام ئێستا لەم زستانە گەرمە بێتەوە. بڵێ سەرەتا بە ناوی خۆی گەورە میرۆوان دەست خۆشحالیتان لێ یەکەم. وڵا حاڵی کەمەندامان حاڵێکی باش نییە لەبەرەی ژیان و گوزارانی کەمەندامان وابەستەیە بۆ موچەی کە هەیەە. ئەمێ سەرتا بگەڕێنەوە بۆ موچەی کە کەمەندامان هەیەە 150,000 بۆ کەسێک هیچ داهاتێکی نەبێ لەگەڵ 100,000 کە کەسێ داهاتێکی تریە بێ. 150,000 بەشی چییە کە ئەگەر لە ساڵێکا 3 مانگی لێ بخورێ و بە 2 مانگ 3 مانگ جارێک بدرێ و کەمەندامان خوای گەورە وای دروستی کردوون، ینی پێویستیان بە دارشەقا بە عەرەبانەیە بە پێر ئەمیر یارمەتی دەرە چگە لەوەی کە هەندێک پێداویستی تریژەیە کە کەسێکی کەمەندام نەبێ پێویستێتی وەکو نەود وەکو بژێوی ژیان. بەڕاستی بار و زولفی کەمەندامان بار و زولفێکی زۆر نالەبارە و حکومەت زۆر بێباکە لەم بوارەیە و ئێمە وەکو ڕێکخراوێکێتی کەمەندامان و وەکۆم کەمەندام و ڕێزانە دەیان جار فشاری مەدەنیمان کردووە بۆ ئەوی بار و زولفی کەمەندامان باش بێ و داوامان لە خێرخوازان کردووە هاوکاریان بکرێ، بەڵام بابەتەکە وابەستەیە بۆی کە ئایا بژێوی ژیانی کەمەندام بە 150,000 ڕوا بژێوی ژیانی کەسێکی تر بە 150,000 ڕوا بێگومان نەخێر. بێگومان لە حاڵتەکەوای لاتوە لە زستانە نەوتی نابێ، لە هاوینە ئامێری فێنکەرەوەی نابێ و لە پێویستی تەندروستی ناتوانێت بچێ پێداویستەکانی خۆی جێبەجێکا لەبەرەی 150,000 بەشی هیچ شتێک ناکە. چ موچەخۆرێکی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە چ کەسێک گێر لەم ڕۆژەیە کە بە 150 بژی لە کاتێکە هەیەە کرێچیە هەیەە خێزاندارە لەبەرە بارە زۆرفیان زۆر نالەبارەوە و ئێمە ئەگەر بشتانەوێ بێن بۆ ڕێکخراوەکە ئێمە ڕۆژانە دەیان و سەدان کەمەندام سەردانمانەکە بارە زۆرفی خۆی شەرحەکە کە بارە زۆرفێکی زۆر نالەباری هەیە. چیان پیاڵەنەوە کە دێن بۆ ڕێکخراوەکە؟ وەڵای ئێمە تەنهاوم چونکە ئەوەی کە هەمووی داواکاری هەیە ئەمە ناتوان داواکاری هەموو جێبەجێ ناکرێت لەبەرەوەی خێرخوازایش ناتوان داواکاری هەموو کەمەندامە جێبەجێ بکەن لەبەری داوای سۆپاکە داوای نەوتەکە داوای ماڵەکەی تەڕەشعیە ماڵەکەی ینی کۆمەڵێ پێویستی هەیە. ئێمە ئەوەی توانی بێتمان داوامان لە خێرخوازان کردووە هاوکاریان بکەن و هاوکاری نەوتمان کردوون، بەڵام تۆ ناتوانانی هاوکاری نەوتی هەموو کەمەندام بکەی چکاوە ئیش حکومەتی هەرێمی کوردستانە کە بژێوی ژیانی بەرز کات و خۆی بتوانێ بیکڕێ وەشتەکە بۆ کاری خێرخوازی ناتوانانی بۆ هەموو کەمەندامێکی بێەوە هیچ دەستگایەکی خێرخوازیش ناتوانێت هەموو چین و توێژەکان هاوکاری بکات. ئەوەی کەون بزانم یعنی دایم ئێوە ڕووی دەمتان لە خێرخوازانە یعنی لە حکومەت ناومێت بوون کە داوایان لێ بکەن یان ئەوان زووتر بەدەمتانەوەیە؟ بێگومان ئێمە چەند ساڵێکی دوور درێژە داوا لە حکومەتەکەین و یاساکانی کە دەرچوون بۆ کەمەندامان دلیل لەسەرەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان چین و توێژی کەمەندامانی وەلانەوە و ئێمە دەستمان شتووە لەو یاسا و لەو خزمە گوزارانەی کە حکومەتی هەرێمی کوردستان بۆ کەمەندامێکە بێگومان لەو حاڵتەیە کە ئێمە دەستمان لە حکومەت بێ پێویستە داوا لە خێرخوازان بکەین، داوا لە کەسێ بکەین کە ویژدانی بجوڵێ و بتوانێت حاڵی کەمەندامان ببینێت و هاوکاری کام بکات. بێگومان لە 100% حکومەتی هەرێمی کوردستان ئێمە دەستمان لە شتووە کە ناتوانێت
موچەکەیان بۆ زیاکەوە بژێوی ژیانیان دابینکە کە ژیانێکی شایستیانە بێ و پێویستیان بە کەس نەبێت. لە ماوەی ڕابردوو خۆپشانداندانە زۆر ئەنجامەدا ینی بەڵام ئێستا خۆپشاندانەکاندان کەم بۆتەوە ئەوە هەمووی هیبێ هیواییە ناومێدیە لە دەسەڵات طبعاً ئێمە ناوەستین بەس جاجاریش بێهیواوی بەڵام بابەتەکە ئەوەیە ئێمە لە بەردەم ئەنجومەنی وەزیرانە خۆپشاندانمان کردووە داوامان لە پەرلەمان کردووە خۆزان پەرلەمانێکی چالاکمان نییە تا ئێستا و پەرلەمان دروست نەبووە ئەو پەرلەمانی کە حکومەت تشکیل بکرێت و ئانە هەر دروست نەبووە لەبەرەوە نازای داوالەکێکی تۆ ئەو هەموو داواکاریاکەیت و داواکارەکان بە شوێنی خۆی ناگا نازای داوالەکێکەکەی لەبەرەوە حکومەت ئێستا هیچ نیەتێکی نییە بۆی خزمەتی کەمەندامان بکە دایان وەسەدان و هەزاران کەمەندام چاوەڕێن کە بچنە ناو لیستی کەمەندامانەوە کە هیچ موچێکی تریان نییە کەسێک کەمەندامێکە کەمەندامە و هیچ موچێکی نییە لە حکومەتی هەرێمی کوردستان چەند ساڵە داوا ئەکا ئیتر تۆ ئەتوانین دوای ئەوە چی بکەیت کە حکومەت بێباکە کە گوێی نییە کە گوێ ناگرێت چی ئەەکەیت ڕاستە دەست خۆش بەگەڕێمەوە لە کاک مەهدی مامۆستا بەدریە بەخێربی دووبارە دەمەوێت پێم بڵێ جەنابەت لە خولی پێنجەم پەرلەمانتار بووی و سەرۆکاری لەگەڵ یاساکانە هەبوو ئەمە یاسای ژمارە 22 ساڵ 2011 زمان هەیە تایبەت بە ماف و با بڵێن دەستکەوتەکانی خاون پێداویستی تایبەت یعنی ئەم یاسایە گلەیەکە لەوەیە وەکو پێویست جێبەجێ نەکراوە گلەی هەموو خاون پێداویستی تایبەتەکان هەر ئەوەیە ئێوە کارتان کرد بۆ هەموارکردنەوەی و یاساکە بۆ وەکو خۆی جێبەجێ ناکرێت بەناوی خۆی بەخشدەی میرەبان دەستخۆشی بە جەنابتان بۆ سازدانی بەرنامەیە بە خیراتنی تەواوی ئامادەبووانەکەم کاک ڕامیار وەکو جەنابی مامۆسای شارەی پێدا بابەتەکە تەنها یاسا و نەبوونی یاسا و جێبەجێ نەکردنی یاسا نییە مەسەلەکە بێباکی حکومەتە بێباکی دەسەڵاتدارانە بێباکی وەزارەتی پەیوەندیداری کابینە یەک لە دوایەکە کە هەموو جارێ بە کۆمەڵێک قسەی سیر و سەمەرە ئەم ڕێکخراوە بەڕێیەکەن تەمەن ئەمە کۆمەڵێک ڕێکخراون لە نابیستان و نابینان و تەواوی ڕێکخراوە یەک لە دوایەکەکانی خاون پێداویستی تایبەت دەتوانم بڵێم من خۆشەویستێکی ڕەهام بۆ تەواوی ڕێکخراوەکانی خاون پێداویستی تایبەت هەیە لەبەرەوەی بەدڵ لەگەڵیان بووم و بەردەوام بەرکەوتنمان هەبوو لە نووسینەوەی راپۆرتی هەمواری یاساکەشدا ڕێکخراو بە ڕێکخراو لەگەڵیانە دانیشتنمان کردووە و نوێنەرایەتی ئەوانیشم کردووە بە چەند جارێک بە چەند سەردان یەک لە دوایەک بۆ لای وەزیری پەیوەندیدار بەڵێ بۆ لای وەزیری پەیوەندیدار وە عەدەد و چۆنەڵی ئەوەی ئەوەلیاتی تەواوی خاوەن پێداویستی تایبەتمان خستۆتە ڕوو بە وەزیری پەیوەندیدار کە ئەگەر بۆ نمونە هاوکاری تەواوی خاوەن پێداویستی تایبەت بکەن ڕێژەکان بۆ ڕێژەیە بەو زۆرەیان نییە کە حکوومەتی هەرێم نەتوانێت وەکو حکومەت وەکو کەرتی گشتی هاوکاری بێ با لە کەرتی گشتی شواز بێنین کە ئیتر وەکو جەنابی مامۆستا باسی کرد ئێستا مانگەکان لە هەرێمی کوردستانە گۆڕانکاریان بەسەرا تۆ مانگەکان بوونە 10 مانگ و بەردەوام وا خەڵکی هەرێمی کوردستان و فەرمانبەران چەوسێنراون ڕاهاتوون کە موچەکانیان بەردەوام 3 مانگ جارێک 3 مانگ جارێک ئیتر جۆری نەوعیتی موچەوەرگرتنیان تەنانەت بیرەچێتەوە با بڵێنەوە کەرتی گشتی بە هەر حاڵکە داهاتی ئەم هەرێمە داهاتی سەرزەوی داهاتی ژێرزەوی بابەتی نەوتی بابەتی نانەوتی خاڵە سنووریەکان داهاتی کارەبا داهاتی کەرتی تەندروستی و هەموو یەک لە دوایەکەکان و هەموو بەڕێوەبەرە گشتیەکان و هەموو وەزارەتەکان یەکخەی ڕوا ناکەم هیچ تاکێکم هەرێمی کوردستانە مەحروم ببێ لە موچە و شایستەداراییەکەی باشە با لەوە گەڕین ئەگەر بگەڕێنەوە بۆ کەرتی گشت تایبەت من ئەڵێم هەموو زۆرێک لە سەرمایەدارەکانیم هەرێمی کوردستانە ئیلا ئیتیساڵ و پەیوەندیەکیان بە حکومەتەوە هەیە ئەگەر حکومەت بۆ نمونە کۆمپانیای پێنەدا ئەگەر هەلی کاری پێنەدا ئەگەر نەیکاتە بازرگان ئەگەر بۆ نمونە بەشێک لە داهاتەکەی نەداتەوە بە دەسەڵاتداران و کاربەدەستان و سیاسەتمەداران ئەتوانن لەگەڵ بۆ نمونە لەگەڵ کەرتی تایبەت تا کۆنتاکێک ئەوکەن بەشێک لەو داهاتە بەشێک لەو داهاتی و سەرمایەدارانی کە بۆ خۆیان قۆرخکارن و ئەی بچڕن بۆ خۆیان دەستەبەرکەن بکە ئەڵێم خاوەن پێداویستی تایبەت منکوبترین توێژی کۆمەلگان بە پێی دیراسە و ئەزمون و کارکردنی 4 ساڵ و نیوی کاری پەرلەمانیم وەمان دەرکەوتووە
مەزڵومترین و منکوبترین توێژی کۆمەڵگان بەداخەوە وەزارەت هات دەستی خستە بینە قاقای منکوبترین توێژ کامانن کو جنابی مامۆستا باسی کرد ڕاستە ئەمە هەچەنە شایستەدارایەکان ئەوە نییە هەر جێگەی شەرمە ئەگەر بێت و پێوەرێک لە گوڵاتانی ئیقلیم و دەرەوە بکەیت بۆ خاوەن پێداویستی تایبەت مافی ئەمان کە ئیدعای ئینسانێتی و مافی مرۆڤەکەن 180 پلە جیاوازی هەیە بڕۆ بە وڵاتانی ئیقلیم و دەوروبەر و ئەوروپا چەند گرنگیان بە خاوەن پێداویستی تایبەت داوە لە شەقامەکان لە ڕێگۆبان لە دەوائیرەکان لە فەرمانگاکان لە هەلی کار لە دامەزراندن لە هەموو ئەوانە جگەلەوەی کە شایستە داراییەکانیان بە ئاسانترین شێوە دەستە بەرە بێت لە خۆلی پێنجەمێ هەڵتاندا بۆ جوانکاری لە موچەکەیە بۆیە ئەڵم چەند جارێگەمە کە زەردانمان کرد عەدەد و ئەوەلیاتی خاوەن پێداویستی تایبەتی تەواوی هەرێمی کوردستانمان بۆ وەزیری پەیوەندیدار برد لەگەڵ بێهاوسەرانە لەگەڵ عەدەدی بێهاوسەرانە کە دەستیان خستە بینە قاقای ئەو بەشە پڕمەینەتەش کە ئەوانەی کە بێهاوسەرن هاوکاری کۆمەڵایەتیان هەبوو ئەویش بڕێکی 150,000 ئەوە ئێمە وتمان با کەمترین موچە بەعنی کەمترینی لە 350 کەمتر نەبێ با 500 بێ کە حکومت ئەو بە بۆنەی نەبوون و نەبوونی دارایی و هەندێک بابەتەوە وتمان با شتێک بێکە لەگەڵ واقعەکە گونجاو بێ لەگەڵ یاسەکەدایەک بگرێتەوە داواکاری زۆرێک لە توێژەکانی خاوەن پێداویستی تایبەت ئەوە بوو با کەمترین موچەی ئێمە لە 500 کەمتر نەبێ بەز ئێمە 300 وتمان کەمترینی ئەوەی کە ڕێژەی خاوەن پێداویستەکەی زۆر کەمە لە 350 نەبێ بەڵام خاوەن پێداویستی تایبەت هەیە ڕێژەکەی لە 100 هێشتا موچەکەی نەگەیشتۆتە 150 هێشتا سێمان جارێک عەدالەتیکرا لە دووبارە پێداچوونەوە بە طبعا لیژنە هەبوو ئێمە سەردانی بەڕێوەبەرایەتی کۆمەڵاتیمان کرد بەڵێ نەعەدالەتیمان ئەبینی ئەوە پێچی خۆشیان شایەتحاڵ بن یعنی من نەعەدالەتیمان فەردمان بینیوە تەنها سەری ئەم پەنجە تووتەی کەسێکی خاوەن پێداویستی تایبەت پێچێەوە بوو بێ ڕێژەکەی بە بۆنەی ئەوەی تەسکیەیەکی حیزبی ڕێژەکەی بە لە 100 بوو بێ و موچەشی ئەوە بوو بێ لەگەڵ ئەمانە جیاوازی هەبوو بێ بۆیە ئێمە ئەو ئەوەلیاتەمان کەدا وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی وەزیری پەیوەندیدار و لەگەڵ ئەوەشە ئەوەی بێهاوسەرانیش کە هاوکاری کۆمەڵایەتیانە بوو تاوان ئەو ئۆباڵەکەی خستە کابینەی پێشوو کە ئێمە ویستومانە چاکسازی بکرێ و پاکسازی بکرێ و پێداچوونەوە بکرێ و هەندێک ئاواوکۆ ئێوە باسیەکەن گەندەڵی تێدایە بێمافی تێدایە هەر بوو بیانوانەوە دەستا و دەستەدا وەکو خولەکە تاوا بوو ئەدەمە سەرنجەم کۆمەڵێک پرۆژە یاسا هاتبوو لەگەڵ یاساکەی خۆیان کەی 2011 تەکمیلەمان کرد و بەندە لە برەوی لە لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و مافی مرۆڤ بوو بڕیاردەری ئەو لیژنەیە بووم هەستاین بە نووسینەوەی ئەو پرۆژە یاسایە و بۆ تعدیلکردنی تاوان ئەگەر ئەو پرۆژەیە کە تعدیلمان کرد و هەموارمان کرد بەس ئەوەندە ئەو پرۆژەیە وەکو خۆی کە ئێمە یەک بەیەکی نوێنەرانیان بەرپرسی خاوەن پێداویستی تایبەتەکان لە تەواوی شار و شارۆچکەکان لە سلێمانی لە دهۆک لە هەولێر لە ئاڵەبجە لە تەواوی شار و شارۆچکەکان دانیشتنمان لەگەڵاکردن پێداویستیەکانمیانیان ئەپرسی ئەمە عنی چی کێشە و مەشاکی لە هەر هەموویمان لەو ناو یاسادا جێگە کردەوە ئێوە بەڵامکانتان ئامادەکرد نووسیتان پێشی وەزیرتان کرد و لاەنە پەیوەنددارەکان دوای چی لێ هاوواستان لێ هێنایان بەکوێ کۆتایی پێ یاساکە طبعا ئێمە کە خولی پەرلەمان ئەوە بوو یەک دوو یاساکە هەمواریش کرا لە بەرەوەی کە خولی یاسایی پەرلەمان تەواو بوو حکومەتی فیدراڵی ئیلغای کردو طبعا خۆ یاسای عملیشمان ئەوە کرد یاسای پەروەردەشمان ئەوە کرد تعدیل کرد بەڵام هەر کاری پێ نەکرا لە بەرەوەی خولی ئاسایی پەرلەمان خولی پێنجەم کۆتایی پیاد بوو بەڵام ئەو پرۆژە یاسای هەموار کرا بەڵام زۆر شتی گرنگبوونەوە ئیمانتیادا جێگا کردەوە یەکێک لەوانەی کە خاوەن پێداویستی تایبەتەوەی جنابی مامۆستا باسی کرد خاوەن پێداویستی تایبەت تەنها مەشاکیلی وەرگرتنی موچەی نائاسایی کە بە سێمانجارێک ئەوەی نییە جگە لە نەبوونی موچە خاوەن هەیە لە ماڵە کاسی خاوەن پێداویستی هەیە جگە لە عیلاج جگە لە پێداویستی بۆ نمونە ڕۆژانەی جگە لە کرێچێتی جگە لە لایانی تەندروستی ئەنواع پێداویستی یەک لە دوایەک بەردەوان ئەم بابەتانە تیکرارە بنەوە بۆیە ئێمە لەگەڵ ئەوە شاهل لە پرۆژە یاساکەدا زۆر جەختمان لەوە کردبەوە کە پێویستە حکومەتی یەکەی نیشتەجێبوون بۆ خاوەن پێداویستی تایبەت جێبەجێ بکە باشە بە نمونە ئێستا کۆمەڵێک خانووی بۆ کرێنشینەکان ئەوە کرا لە زۆرگوێز و لە سیتا
شتێک و لە هەندێک شوێن لەم بابەتانە ئەوەی تر هەمووی کۆن بوو هەمووی پەنجەرەی پێوە نەما دەرگای پێوە نەمرا ئەنەما هەندێکی ترەر بە کەڵکیەوە نەما کەسە ژیان تیاکەی با لەبری ئەوەی کە چەندین ساڵە چۆڵە خاوەن پێداویستی تایبەت بدرا بە ئەوان تیا سوودمەند ببوونە باشتر نەبوو یا ئەم هەموو خاکەی هەرێمی کوردستان تەخشان و بەخشانە کرێ و ئەدرێ بە سەرمایەدارێک و بازرگانێک یەکەی نیشتەجێبوونی کا دەستەبەرەکرێ بۆ بەشێکی کاقینا لە دەیەکەی نیشتەجێبوونە یەک شوقەی بۆ خاوەن پێداویستی تایبەتی واتەیەک ئیمارەی دوو ئیمارەی بۆ خاوەن پێداویستی تایبەت وەکێمە لە یاساکەدا شەڕمان لەسەر کردو یەکێک لەوانەی کە زۆر شەڕمان لەسەر کاگرامیار خاوەن پێداویستی تایبێت مافی دامەزراندنی هەبێ مافی هەلی کاری هەبێ لە کەرتی حکمی بەڵێ بەپێی کەمەندام لە هەم کەتی گشتیم لە هەردوو لە کەرتی گشتیش و تایبەتیش خاوەن پێداویستی تایبەت مافی کارکردنی هەبێ مافی دامەزراندنی بێ وە لەگەڵ ئەوەشدا ئێمە وتمان لەگەڵ دەرچوونی یاساکە بێ هەموو ئەو مافانەی کە بۆ خاوەن پێداویستی گرنگە لە داوائیرەکانە ئەمە مێزە کورسیە چوونە ناو شوێنی فەرمانگەکان و کارکردن و ئەوەی کە لەگەڵ جیسم و چۆنەڵەی خاوەن پێداویستەکە بگونجێ بێ ڕێک بخرێ دەستەبەر بکرێ بەڵام بەداخەوە تا ئێستا هیچێکێک لەوانە بە خاوەن پێداویستی تایبەت دەستەبەر نەکراوە. دەستخۆش بێ ئێوەش بەخێر بم لای من دەمەوێت ینی باز لەوە بکەین ینی کەماندام کاتێکە موچەکەی وەرەگرێ زۆر جارە بینم کە خۆپشاندانەکەن لە بەردەم بانکانە 100,000 دیناری و 150,000 دیناری بەرزەکەنەوە ئەڵێن ئەمە بەشی چیمانەکات پێشەکی پرسیارەکە سەلامەتبی بە پرسیارەکەشی لێ بکەم پرسیارەکە ئەوەیە ئێوە 150,000 دینار کە وەرەگریا 100,000 دینار ئەیگەێنەوە ماڵەوە 150,000 دیناریا هەر لە ڕێگاوە ئەڕوە پێشەکی بەنایخوا سپاسی جەنابتان دەکەین دەرفەتەتان بڵ 150,000 یعنی چی چۆنێک گەنی تۆ ماڵێ ناوەڵا ناگەی تۆ ماڵێ پێویستی بە دەرمانە پێویستی بە داشەقە دەردی ئەم چۆن مامۆستا و خوشکی بەڕێزە باسی کرد هیچ ینی ژیانێکی تاریکسانیان بۆ کەمەندامان دروست کرد هیچ ینی 150,000 کەی ژیانی کەمەندام یا ژیانی کەسێکی ئاسایی پێچێتە سەر سوێمە گەورەی خوا لە ماڵێک دانیشت بووم کرێچین سێ کەمەندامیان هەیە تەلەفۆنی بۆ برادێک کرد تۆزێ شڵەژان وتم مۆچی یەکتی قەسەمە داوای دەبێتەوە دەکاڵێ وا ڕق بووینەوە تی بۆ خۆشمان نیمان ینی تر ئەوە ژیانی کەمەندامانە کە ئەو حکومەتایی بینی حکومەتیش بێ پاکە لە هیچ نییە بۆ کەمەندامان ئەمە ژیانی زۆرنی کەمەندامانە ئەمە ژیانە خۆشەکەی کەمەندامانە کە لەم کوردستانە خۆشە و لەم خێر و بەرەکەتەیە کە لە ناوەم خاک و وڵاتەتیایەتی ئەو نەوتەی کە هاو ئەم جارێ وەرتان کرد جیان بڵێ بە 103,000 نانا ئەوەی حکومەت گاوم زانینی خێرخوازەکان هێنا حکومت ناوەڵاوەرمان نەگرێت تا ئێستا ئێدا 103,000 کابرا 100,000 بە 3,000شی بۆ خەرزکە کرێ چییە مناڵی هەیە یعنی تۆ ئەچی تۆ ماڵە مناڵێک هەیە داوای پارێک کردێکە ناتوانانی ژیانی بۆ دابینکەی سپاس بۆخوا خۆ ئێستا لەوانێک کۆمەڵێکمان باش بین ئێستا تۆ باسی کەرتی تایبەتێک کرد کەرتی تایبەت من لەبەر خەسەخانەی ئەنۆشیەکەی تەکسیم پێ باشە من لەوێ کرێم لێ ئێسەنی ئەو خەسەخانە 3-4 کەرمەندی هەیە تا کەسی تاعین نەکردووە کە خاوەن پێداویستی تایبەت بێ لە پرزگەیە ینی لە بەردەمەوەی کە ئارە بە قورعان تەکسی ڕاگری ئارە بە ذاتی خۆ یعنی ترە بێ ئەو حکومەتەکەیەکای بینی برەکە دەست خۆش بێ دەتەوان دەگەڕێمە لای هەمووتان بەڵام ئەم عەرەبانەی کە بینیم ینی هەر ئەوەی کە ماوەسەمادی باسی کرد بینیم کۆتەوە بەشێک لە کۆمپانیەکان و فەرمانگەکان بەتایبەتی کە ئێوە ڕۆژانە ئیشتان تەیەکەوێت بنمونە دایرە گشتیەکان ئێوە ئەتوانن بۆ عەرەبانەی بشتە نێو فەرمانگەکان بەبێ کێشە شوێن و مەکان و شوێنی گونجاو هەیە بۆ پەڕینەوە و چوونە نێو بیناکانەوە ئێمە نەک لە دام و دەستگاکانە لە شوێنە گشتەکانی ناوشاریشە ڕێگەی ئەومانە کە بڕێن سەر شۆستەیەک جاری وای لەم سەری جادی مەولەویەوە هەتا گاتە ئەو سەری جادی مەولەوی ئەمێ بڕۆمە دوکانێک ڕێگە نییە ئەمە خۆ شارەوانێمی کردووە ئەم شۆستەی کردووە بەڵام ئافرم شارەوانی تۆ نەچیت لە شوێنەکە ڕەمپای بکەی بۆ کەسێکی وەک من وایە ئەی چیەکەن چۆن نەپەڕنەوە داوای هاوکاری لە خەڵکەکەن بکەم دەسپاس بۆ خواتە واشی لێ هاتووە چەندی گەنجمان هەیە ناوێت تۆ داوای هاوکاری لە بکەی یەکسە خۆیەت هەز بە پرسیارەتیەکەن ئەوەی خەڵک هەست بە پرسیارەکە حکومەتایکە هەتا سەگەن ئەم بەڕێزانە لە حکومەت من وازم لە حکومەت هێناوە ئەستن داوای لێ ناکەم خوا شایدە هەتا ئەستا داوام لە باوکشم نەکردووە هەچ کاتی ئەمە لە مەعاشی 150,000 ئەبێ بەشی چی بکات 150,000 من دوکانم هەیە ئیشەکەم باشە ماین 300,000 کرێ خانوو بە 150,000 وەدرێ
وایە ینی ڕەگ 150 ئەو ئەگە بمادە بەشی ئەو کارەبا ڕیسەکە دەکات دەی وەرە دامە ئەو کەسەیە چاوەڕوانی 100,000 کات 150 ئەگەر ئەوەی کارێکی نەبێت چیەکات وڵایە بێ قوڕکا بەسە خۆیان ئەبێ بەت داوا لە خوا بکات زۆرن ئەم کەسانە لە ناو زیاد لە کامەندامان هەر زۆرن وەکو من خۆم دوکانە بێ سوات بۆ خوا ئیشەکەم سپاس بۆ باشە دەشت ئەم ساغ پیاوە بە تەکسی یاخوا. پێ ئەو پیاوە تەکسی پێەیە باشە من خۆم کرێ چیم ئەو پیاوەش کرێ چییە باشە حکومەت 150 ناو یارمەتیان هاوکاری ئەگەر ناچار نەبی تۆ ئەو ئیشاکەی ئەگەر ناچار نەبم کابراتی بۆ خۆم دانیشم و سوال بەخوا ئێستا شەروام ژیانی سپاس خۆم بەخوا. بەسەر چاوەڕانی حکومەت ناکەم پارە بابم بەڵام هەزارە کە مەدام هەیە مەبەستم ئەوەیە لەشتان ساغ بێ کە هەوڵەکە ئەدەن بەڵام ئەگەر موچەکەتان شایستە بووایە ڕەنگە تووشی ئەو ناڕحەتیانە نەبوونا لەوانەیە بە سارد و سەرما جەناب بچی دەرەوە بۆ تەکسی وام ناکرد تووشی گرفتەبی لە ڕێگا لە چونچەکمە بێت دابین بۆ بکرێ ماڵ و مناڵ و ژیانی خۆم مسۆگەرکەم چما لە مەسئولیاتە بەرزێ ئێمە مەسئولیاتی شێشی تەکسی و پیاوە خۆی دەزانی دایرێ برو من لەم دوو سێ ڕۆژە گرتمی وتی کاکە خۆی مەتوانین یارمەتی دەبێتە دەین بە محکەمە ئەگەر بگیرێ دەکتەوەی بەچی بژی کاکە ناوەڵام من ئەگەر ژیانم دابین کرێ موچەیەکی باشمە بێت چ پێویستم بۆ کار بێمە سەر بەڕێوەبەراتیەکان ینی بەتایبەت لە چی بەڕێوەبەراتێک زۆر سەردانیەکەن و گرفتان بۆ دروستە بێت کە ئەبێ پێویستەکە مەسەران ڕێگەی تایبەت یان شۆستەی تایبەت بەس تەنها بەڕێوەبەراتیات جۆنە بێ تووشی گرفت نابم هەمووی ڕەمپایە هەمووی مەسعەدە ڕەگە وەکو سەما بڵامەجی بزانیەوەتم کاربەندێکیان دانابوو ئەگەر سەما بێت کاربندێکی داناوە لەگەڵ ئەڕۆم بەراوێ ڕویان ڕێگە لە شوێنە خۆدا بۆتە شوێنەکان دامنیژە لە شتەکانتم بەرێ مۆرەکە یەنە بۆ لای خۆم ئەمە زۆر زۆر خۆشە وایە ئەم هاوکاریە خۆشە لە بەڕێوەبەراتەکانی تر ئەوە نییە چاوی باشەکەم لە بەڕێوەبەراتیکاری تر ئەوە نییە نییە حتا نییە یانی ئەچی بۆ خستەخانە مەگەر وەکو نەخۆشێک مرافقی بێ بدەمتەوە وەکو دایرەکانی کەس نایە ئەبێ خۆم بچم بەڵام ڕەوەشی دیا جوازاتیش هاوکاریمانەکات ئەگەر تو هەل لە بەیانی و هەتا سعات دوو چاوەڕێی جوازەکە بداتەوە ئەو بە سعاتێکە ماتەوە دەستیان خۆش بێ زۆر سپاس دەستخۆشیە دەست خۆش بێ ئاخوا قوربان سڵاوتان لێ بێ ئێوە زۆر بە خێر بن هیلاکمان کردن دەمێ ینی جەنابیشتان لەسەر دۆخی کەم ئەندامان بە تایبەتی لە وەرزستانە ئێوە زیاتر گرفتەکانتان بۆ دروستە بێ ئەگەر مایکە بیتە کاکە بۆی دەست خۆش بەسپاس باسی گرفتەکانی خۆتان بکەن باسی معاناتی ژیانتان و ئەوانی کە بۆتان کراوە ئەوانی پێویستە بۆتان بکرێوکە نەکراوە وڵای گرفتەکانی کەمەندامان کۆتایینە ینی لە جژنەکانە لە بۆنەکانە لە وەرزی سەرما لە وەرزی گەرما هەنی گرفتێکی چارەسەر نەکراوە ئەوەیش ئەگەڕێتەوە بۆ حکومەت یاریمی کوردستان پرۆژه یاسای کەمەندامان لە ساڵی 2011 دەرچووە ڕاستە لەوە چ نردبێتیان بۆ هەموار بەڵام لە ڕەفەکانی پەرلەمانە بە تۆز لە سەرنیشایی دانراوە و هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆ نەبینیوە موچەی کەمەندامان بڕەپارێکی زۆر کەمیەوە حکومەت یاریمی کوردستان بە داهات یەک هەفتەی سلێمانی ئەتوانێت موچەی تەواوی کەمەندامانی کوردستان دابین بکات 11 ملیار و 400 هزار دیناری پێویستە ئەگەر بە 150 هزار دیناری دابش بکرێت لەبەرەوەی کەمەندامان 76 هزار کەمەندام سودمەندە لە موچەی کەمەندامی یعنی خۆ بڕەپارێکی ئەوە زۆر نیە حکومەت یاریمی کوردستان بە سێ مانگ جارێک ئەیدا بە کەمەندامان دەتوانێت بە داهات یەک هەفتەی سلێمانی موچەی تەواوی کەمەندامانی کوردستان دابین بکە نەوتیان بۆ دابین بکات هەموو شتێکیان بۆ دابین بکە لە ساڵانی لەم یەک دو ساڵی پێشوە پێناسی کەمەندامی تازە کرایەوە بڕەپارێکیان لە کەمەنداما وەرگرت دەتوان بەو بڕەپارەیە بڕنەوتێکیان بۆ دابین 5 ساڵان ینی چەندێک هەموو کەمەندامێک پێناسی کەمەندامی بە تازە کراتەوە 1250 دیناری لەم تەبعەی وەرگیرەوە 18000 کەمەندام لە سنووری پارێزگای سلێمانیە بوونی هەیە ئەم بڕەپارەی ئەتوانرا زۆر شتکرێ بە کەمەندامە هەر بۆ خۆیان سەرف کرێتەوە بۆ ئامێر یارمەتیدەرەکان بۆ دارشەق بۆ عارەبانە بۆ کۆمەڵێک ئامێر یارمەتی حکومەت ئەم دارشەق و عەرەبانەتان بۆ دابینەکەیە ئەمە شەر خۆتانێکرا ئەوە خێرخواست بۆمان دابینەکە حکومەت تا ئێستا کەس کڕیوێتی لە مەسەر ناستی حکومەتە بڵێن هیچ حیزبولانێک مەگەر تاکە کەس بڵین بۆ نمونە بەڕێوەبەری شوێنێکیان بەرپرسێک خۆی هەستی بۆ پرسیارەتی کردبێت کڕیبێتی بە کەمەندامان ئەگیناوە کۆی کە حکومت خۆی دابینی بکە وەزارەتی تەندروستی وەزارەتی کارنا عەرەبانەی شەحن هاتۆ بە کەمەندامان لە مەخزنەکانی
وەزارەتی تەندروستیا هەمووی ستۆک بووە هەمووی پاترەکانیان بێکەڵک بووە نیانداوە کەمەندامان بۆ بەنای ئێوە شەواتەوە بەناوی ئێمەشەواتەوە بۆچی دابەشیان نەکردەوە دابەشیان نەکردەوە لە ڕێگەی ڕێکخراوەکەتانەوە بە دۆدانچتان نەکردووە وەڵڵاهی بە دۆدا چۆنیش کرێ خۆ کەس وەڵامە نایەتەوە وەڵامتان نەدراوەتەوە کەس وەڵامە نایەتەوە وەزیرتان ئاگادار کردوێتەوە وەزیر بۆ ما وەزیر بوونی هەیە ینی وەزیر وەزارەت وەڵامی ئێوەی نەداوەتەوە لەسەر ئەم ئامێرانی کە ئەم ئامێرانە چەند ساڵانێکی هاتوون پار و پێرار درا بە کەمەندامان ئەگەر زۆر بوو نیسبەکەی زۆر بوو تقریبان بۆ 200 کەمەندامێکە بوو لە مازانەکانی وەزارەتی بەڕێوەبەتی تەندروستی سلێمانیا زۆربەی زۆریان بێکەڵک بوون و کەڵکی ئەویان نەماوە بەکاری بێنیت جاوەستا گویان لە ئێوە هیوادارم کە وەڵامێک بدەنەوە بزانین ئەم پێداویستە تەندروستیانە تایبەتی ئەمانی کە بۆتان هاتووە چی لێ هاتووە بۆ پێتان نەدراوە دەست خۆش بەیاخوا سوپاس دەکەم دادەگەیان جەنابیشان من لە زۆر باشە لە خۆپشاندانەکانە زۆر جار ئەتان بینم ینی قسەی زۆر ناخەژێنەکەم بە تایبەتی لەسەر ژیانتان دەمەوێت پێم بڵێن ینی ئێستا ژیان گوزەرانتان لەم زستانەیە چۆنە سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان دەستخۆشیان بەرنامە جوانەتان لێکن ئێمە مەگەل لە ڕێگەی بۆ نمونە کەناڵەکان و دەنگمان بگاینا حکومت زۆر بێباکە لە بە تایبەتی لە چینی تۆژی کەمەندامان باوەڕە هەبێ شەو نیە لە 11 شەوە لە 12 شەوە تەلەفۆنم بۆ نەکرێ تۆ خوا دوو کەمەندام هەیە وەڵڵاهی خەریکە ڕقبنەوە دەبێنەوە لە ماڵمانە یعنی ئەگەر کابرا ئەوەی هەبێت و موچەیەکی وای هەبێ شەو تەلەفۆنەکە خەڵکیش ئیزعاجکات و خۆشی ئاوە بەبێ تااقەتی و کە منیش خۆم نەمبێ دەبەیەکی بۆ بکڕم بۆی بەرم یا هاوکارێکی بکەم کە خۆشم موچەکەم 150,000 و کرێچیم یعنی کە نەمبێ نازانی چۆن بنویت نازانی چۆن هەتا بەیانی بە مەراقەوە یعنی هەتا بڵێ ژیانیان خراپە باوەڕ هەبێ ئەلم شەوانە تەلەفۆنێکی بۆ کردم ئافرەتێ کە عملیاتێکی بۆ کراوە 3 میلیۆن 4 میلیۆن آخر من ڕێزم هەیە بۆ دکتۆرە بە ڕێزەکان قەی چیەکە با ئێوە شتێکشتان بۆ قیامەت هەبێت قینا ئەو عملیاتی ئەو 3 میلیۆنی تێچێ با بە 2 میلیۆنی لێبسەنە سوێن و قورعانی خواردوتێتی 150,000 کەمەندامەکەی کە وەرم کردەوە بەس ئەوەی تیا بووە هەمووی بە قەرز کردومە تو خواوەرن بەهانام و هاوکارێکم بکەن ئێ من چی بکەم یعنی چۆن هاوکاری تۆ بکەم من ئەگەر یعنی ئەو کابرە موچەکەی وابێ ئەوە هاوارەکات وەڵاهی کەس لە ڕووی نایە داوا لە خێرخوازکە وەڵاهی بەس ئەوەی کە خێرخوازێکە حکومت قەت نەی کردووە یعنی نازانم بڵێم ژیانی کەمەندام چۆنە ئێمە بە بۆنەوەی کە ئافرەتین خۆی دادەبەدرێ ئەزانی ئافرەتان معاناتیان زۆرترە یعنی وەرە کەمەندان بیت و 150,000 هەبێ و ئەمەش ژیانەکە بێکە لەم وڵاتە پڕ سەروەت و سامانە کەمەندان بەڕێبەرێ یعنی نازان باوەڕ بکە کە یەیتە ڕێکخراوەکە ئەبینی ئەم هەموو خەڵکە هاتووە دانیشێ تخوا دەبێنە و تخوا کیسێ برنج تخوا شتێک ئەیانی دەسەیە دایبی مناڵەکەم دایبی نییە باوەڕ هەبێ خەڵکە جلێک لە خۆی زیایەنێتە ڕێکخراوەکە هەر نازانی چۆنە و جلابن ئەڵێ ناتوانم دایبەکەی بۆ بکڕم قەینا هەر چۆنە بێم جلە کۆنا بم پێی هەڵەگرم یعنی خەڵک حەزەکان مناڵەکەی ئاوا ژیان ئەی بەرپرسەکان ئەی حکومت مناڵەکانی خۆیانەوە ژیانیان بۆی دابینەکەن یعنی هەر شەرمە کە ئەڵی 150,000 بۆ کەمەندام کە موچەیەکی ڕسمیش نییە من خۆم پورزایەکەم مێردەکەی کەمەندام بوو 4 مناڵی هەتیوی هەبووی توخوا بزانە ئەو موچە بنایەنێ نەوەڵی بڕن تەواو ئەو کەسەکە مرد خۆمەوەکو کەسی خانە نشین نییە موچەکەی وابی بێن بە مناڵە هەتیوەکانی داری پێ بکایی و وەڵی خەڵک خێرم پێکە هەرچۆنێ بێ 150,000 وتمەڵاوە لە دەستی ئەمانە لە ڕێکخراوی ئەمانە بەڵام کە حکومت نەیاتی موچەیەک وەکو هاوکاری کە بە 3 مانگ 4 مانگ جارێ 100,000 150,000 تۆ بیەی بەکارە بە بیەی بە ئاو بیەی بە کرێخان و بیەی بە پێداویستی ڕۆژانە یعنی ئێمە خوای گەورە وای لێ کردوین قەناعەتمان هەیە قەناعەتمان هەیە بە 150,000 ئەگەر هەمومان لە کاتی خۆیان بماناتێ بەڵام کە ناماناتێ یعنی وەرایەکی خاوەن ماڵ مناڵ بێت و مناڵی هەبێت و ینی ژیانی گوزارانی هەر لەسەر ئەم 150,000 ئیتر ئەوەی وەکو کاگڕێبوار و کاکتوانە و یا کاکسیروان باسیەکە نەگەر بتوانن ئەوی زەختێک لە خۆیان بکەن و لە تاو ناچاری باسیەکە ینی ئەگەر ئافرەت بێ ڕەنگە قورسە بێ بە هاوسەرەکەی لە ژیانە نەما بێ چۆن ئەسە ناتوانێت بژێوی ژیانی خۆی داوین کە 150,000 توانێت نەوەڵا بەس چاوی لە دەستی خێرخوازوێ ئەگەر تۆ برایەکی وەکو تۆ دەبێنەوتی بۆ بەرێ و خوشکێکی وەکو دادەبەدرێ دەست بەرێ 100,000 باتێ و یا دەستەیە دایبی بۆ مناڵەکەی بکرە و وەرە ئێمە یعنی هەر یەکێک لە ئێمە ئیسە مناڵێکی ئۆتیزم بێنەرە ئەم بەرنامە بزانە هەر هەموو ئەم خەڵکە ئیزعاج ناکە ئەیدا ئەم دایک و باوکە 30 ساڵە خەریکیەوەن چۆن یعنی معاناتی وەشی کە ناکەیت ئەی باشە موچەیەکی وای بەرێ کە داوا لە خەڵک نەکە واللهی بە شەرمەوە یەنە ڕێکخراوەکە باوەڕ هەبێ ئەلم ڕۆژانە یەکێک مناڵەکەی هێنا لەوێ دایناوتی کاک سامان سوێن بەخوا ناتوانم شروبەکەی بۆ بکڕم ئەی چی لێ بکەم هەر نایڵێ لە ماڵەکە دانیشین درگا بە ماڵەکەەوە نایڵێ چی لێ بکەم یعنی نایبەمەوە
وڵا ئەویش ناچار تەلەفۆنی کرد بۆ سەیدەلێک ئیتر خێرخوازەوتی قەینابابێ من شروبەکەی بۆ کرد نازم 75,000 بوو 100,000 بوو ئەی دەوەرە بە عیلاجی بە دایبی بە نەوتی بە خواردنی بە ئەی خۆ مناڵیژەوە نازانێت کاکە گیان دایک و باوکە هەیەی یانیەتی ئەڕاتە دەرەوە مناڵەکە بینێ بۆ ئەو وایە بۆ ئەو وایە جارێ بە تایبەتی لە کاتی ڕەمەزانانە زۆربەی خێرخوازەیە کاتوان جلوبەرگەکەیان بۆ بکڕن ێ مناڵەوە زانێ گەر دایک و باوکی نیەتی ئەی بۆ ڕەفیقەکەم جلی کڕی ئەی بۆ ئەوە وای کرد ئەی چی لێکە یعنی ئەگەر چوبی قەرز کرد بێ چوبی داوا و لە خەڵک کرد بێ بە شەرمەزاریوە بڵێ هاوکارێکم کە بتوانم جلی مناڵەکەم بکڕم هەموو شتێ ڕوومان تێکایسە بۆ نمونە لەمەولەوە یاخوا بەخێر بێ مانگی ڕەمەزان وایتر نزیک بۆەوە وەرە باوەڕ هەبێ بەیانی سعات 7:30 ئێمەین بۆ دەوام بەردرگای ڕێکخراوەکە هەژنۆ زەلامی لێ دانیشتووە ئێمە گەر ناچار نەبێ خەڵگەتانی وڕۆ لە خەوڵ ناسێ ناچار نەبێ نایە لە بەرەو دەرگا بکەوێ داوای مریشکێ بکە داوای کیسێ برنج بکە داوای شتێ بکە یعنی نازان باوەڕ هەبێ کە سفرەکە داخی ئێواران هەر نازانی چۆن نان بخۆی کە بیرەکەی تۆ سەیرەکەی تخوادراو سێکەمەوە سێکەمەندامی هەیە واللهی ڕۆژێکیانێکێک هاو سوێن بە ئەڵا لەگەڵ ئەو کوڕیترا خەریکی قایمە بووین وتی خێرخوازێک مریشکێکی هێناوە لە ڕەمەزانە وتی سوێن بەخواتا سەلامماوە سیانەمەوتی هەرسێکیان ێسقانەکەشیان نێڵە یعنی دەوەرە بگری هەتا ئێوارێمە گریاوین بەز یعنی بۆ بەس خەفەتمان لەوە خواردو کە تۆ دەسڵاتی نەبێ مریشکێ بکڕی بۆ مناڵەکە ئەی تخوا بەرپرسانەوە ئاوا ژیانە بن بەڕێەوە ئاوا ماڵ و مناڵتانە بن بەڕێەوە حکوومەت خۆتۆ گوێ و لێ ئێمە لە هەموو کەناڵەکانەوە هاوارمانە یعنی هەر هیچ نەبێ با موچەکەمان شایستەی موچەی کەمەندامانی عێراق بێت باشە با 300,000 بێت با 250,000 بێت با بتوانین ئێمەژۆکە و خەڵکە ژیانەکەین ئەمە هەمووی بخەرە ئەولاوە ئێمەش حەزەکەین وەکو خەڵکی یاسایی بچینە پارکەکان ئەوە پارکی ئازادی ئەوە پارکی هەواری شار دوو لە ڕووی حازری و بینەر و بیسەران تەوالیتێکی تیانێکە هەر کە چەند بەسیتە کە بڵێ ئەمە شایستی کەمەندامێک بێ خۆی مەژ ئینسانین ئەمەش خەڵاتی خۆیە بەسەرشانمان و یاوێتی بەسەرمانە ئێدە با بەبایە مەژۆکۆیەوە بتوانین ئەچی یەکسەر کابرا مەجبورە بێ سواری سیارە بێ تەکسێ بگرێ و بڕاتەوە مە شوێنی من نییە کە لێرا دانیشم وەکۆ خەڵکە تۆ زێ بێ تااقەتێکی خۆم دەرکەم کە معاناتمان زۆر بەمان هەیە هەر لە ژوورە ناتوان بێتن دەرەوە یعنی باوەکەی سێمە زۆر بەمانە و ڕێکخراوە نییە بۆ بە ماڵی دووهەممان لەبەرەوەی یعنی خەمەکانمانە ڕەوێتەوە لایەنە دەرونیەکانمان تۆ زەیسراحەتەکەکەین لە ناو برادەرەکانمان نابین هەتا بڵێ ژیانی کەمەندام خراپە چەند جار لە بەرنامەی وەکو ئێوە بەڕێستان چەند جار بەرنامەی ترمان کرد ئەوەی کەمە بەستی نەبێ حکومت کەمەندامانە هیچ پێویستی بم چین و توێژە نیە بۆیە هیچ ئاوڕیان لێ نایەتەوە هیچ شتێکیان بۆ جێبەجێ خوشکەی تەنیشەگەر خوشکی من ئەو خوشکە باسی ئەوە کرد کە یعنی سعات 12 شەو کەمەندام تەلەفۆنەکە بۆی کە دەبێنەوتی بنێ ئەوەنە وەزعەکەیان خراپە وای لێ هاتووە کە بۆ دەبەیەک نەوت بۆ لیترێک نەوت ینی شەو 12 شەو تەلەفۆن بکەن بۆی کە دەبەیەک نەوتیا بۆ دابین کرێ ینی ئەمە کارەساتە لە وڵاتە ڕووەدا ئێوە ینی لەسەر ئەم گرفتانە چیڵێن و چی بەواناڵن کە بەرپرسن لەوەی کە ئێستا ئەم دۆخە بەڕێوە ئەبەن و ینی دەبێنین لە کاتی بانگەشەی هەڵبژاردنا بنمە کۆمەڵی وعدەدەن کۆمەڵی بەڵێنەدەن بەڵام یەکێک لەوانە کە چینی کەمەندامە زۆر جار بەڵێنتان پێدراوە تا ئێستا نازەمیی جێبەجێ کراوە یاخود ناگەر خۆتان باسی بکەن سەرەتا بە ناوی خوای گەورە و میرەبان بە خراپنی و میوانە بە ڕێزاکەمدا دەبەتیخان سوپاسی ئێوەشەکەم کەم بەنامەتان بۆ ئێمە ڕەخسان وەڵی برای بەڕێز معناتی کەمەندامان زۆر قورسە زۆر قورسە هەتا ئێستا هیچ شتێکی وای بۆ نەکراوە کە بە دڵی خۆی بێ دەردی ئەم خوشکەوتی من پێش ئەو تەلەفۆنم بۆ کراوە 12:30 شەو بۆ پێش 12:30 بۆ تەلەفۆنم بۆ کراوە و پێی وتم توێتی لە ڕاهی خوایە فریامان کەون دەبێ نەوتمان کەن کرێچیم دوو مناڵی کەمەندامم هەیە ئیتر نییە من لەکوێی بێنم وتمە باشە خوشکەیان بەم شەوە باشە بۆ ئیشەڵا بەیانی بزانین پشت بەخوای گەورە تەلەفۆنێکەکەین و بزانین بەشکم ئیشەڵا شتێکتان بۆ بێ سوپاس بەخوای گەورە ئەوە حەل بوو سوپاس بەخوای گەورە و ماڵی خێرخوازان ئاوەدان بێ ئیتر معاناتیان زۆرە داوای دایبیەکەن داوای شروبەکەن داوای عنی کەمەندامان معاناتی زۆر قورسە داوای دارشەقەکەن هەچی خێرخوازانی ژنەی کڕێ نییە حکومەتی هەرێم ئەمە بۆ کەمەندام ناکات تا ئێستا کە بۆ دابین نەکرا مەسەڵەن کە تۆ باس کرد ئەم شۆ تا بەیانی بەسەرما بێ بەسەرما بێ یا بێ کەسێک لە ڕاهی خوایە منیش نیمە بچم هەتا بۆی بەرم من شەر کەمەندام بۆ هەموو کەسێکەمان چونکە ینی
کێشە بەتینیان بەڵێ سار بێ تەلەفۆن بۆ کەسێکەکەن بەڵێ ئەگەر پارە هەبێ لە گیرفانیا تەلەفۆن بۆ من ناکەن تەلەفۆن بۆ ئەیەکی کە ناکەن بۆ تۆی ناکەن بۆ کەسی ناکەن خۆی ئەڕوا ئەیکڕێت بەس ئەگەر نەژبێ هاوارەیەنێ بۆ ڕێکخراوەکە هاوارەیەنێ بۆ کاکسامان بۆ مامۆستا مەهدی بۆ برادەرانی تر ئەڵێن کە فریامان کەون بۆ خواردن ئەگەر حکوومەتی هەرێم ئاوڕێک لەم کە مندامانی هەرێم باتەوانێ بە موچە زیاو بکرێ کەس پێویستی بۆ شتانە نابێ ئەگەر بێت 300 بێ 350 بێ یا 400 بێ کەس پێویستی بەو ئەوە نابێ بڕوا داوا بکات و بڵێ داوا لە خێرخوازان بکات بڵێ بۆ دەبێنە بۆ دوو دەبنە بۆ کیسەیە برنج بۆ دەستەیە دابی بۆ شروبێکی مناڵەکەی کە پێی بخەوێت تا بەیانی هەمانە مناڵێکمان هەیە سعاتیان ڕاگرت و 18 سعات گریاوە 18 سعات خێرخوازێک ئێستا عیلاجی بۆ نێرێتەوانێ لە دەروی وڵات تۆزێ بەوە باشترە هەتاکەی یعنی خێرخوازیش هەتاکەی تر پێی نەما خێرخوازیش من خۆم وا هەستەکەم ئیتر خێرخوازیش پێی نەما ئەوەی ئەیکات لە زۆری خۆیەتی خۆزگە حکومەتی هەرێم خۆزگە چاوێکی هەڵبێنایە بە کەمەندامانە تا ئێستا نازانم گوێی لێمانە نەچاوی پێمانە هەڵێ من ئەو خۆزگەیە خوازم جارێک ئاوڕێکمان لێباتەوە سەردانێکمان بکە یا بڵێ خۆتان وەرن بۆ لای من ئەو پەیامێم هەیە نازانم ئەوان هیچ ئاوڕێ لە کەمەندامان نایەتەوە سپاس بۆیەوەش زۆر باشە پەیامی ترم هەبوو لە بەڕێستان و لەم کەناڵە جوانەی بەڕێستان و ئینشاءڵڵا ئەم پەیامە بگا من داوام ئەوەیە ئیشەڵا دادەبەدریش بە تایبەتی بۆ ئافرەتان سنتەرێک لەم شارا بکرێتەوە بۆ ئەوانەی کە نەشتەرگەریان پێویستە زۆربەی ئێستا ئافرەتمان هەیە کە مناڵەکەی تر خۆی ئەوە دادەبەدری ئەزانێ گەشتە مەرحەلەیەک پێویستی بە نەشتەرگەریەکە هەر هیچ نەبێت سنتەرێک بکەنەوە بۆ ئەو خاوەن پێداویستی تایبەتانە بابە بە هاویەکە بە کتاب بیان نێرین عملیاتەکەی بای 2 ملیۆن نیە باشە با 500,000 لێ بسەنێ سنتەرێکیان زۆر بەڵێ لە بەڵێ لەوە باوەڕکە کە دایکی وا هەیە و توێتی مناڵەکەم کە گەشتۆتە ئەو مەرحەلە میوان دانیشتوە واوکی دانیشتوە بە وەسعەوە هاتووە ئیترەوە پێویست ناکە ینی چەند جار من داوام کردوتمە زۆربەی ئافرەتەکان ڕۆکەنە ئێمە سنتەرێک لەم شارا بکرێتەوە بۆ نەشتەرگەری بۆ ئافرەتانە هەر سنتەرێکیان بۆ بکە قەیناکە ئێستا ئەو ئافرەتانی هەچ کەسێکیش دکتۆرە بە ڕێزەکان قەیچێکا بە نیسبەتێکی کەم بسەنن لەوە بابە ناڵێ ملیۆنێکی تێچێ وەرە 500,000 لێ بسەنە 2 ملیۆنی تێچێ ملیۆنێکی لێ بسەنە زۆر زەرورە و من ئەو داوام هەیە ئینشاءڵڵا لەم بەرنامەی بەڕێستانەوە بگا و داوە زۆر سپاسانەکەم وەکو جێگری یەکێتیکەمەندامان سەرۆکی یەکێتیکەمەندامان ئەم خوشکە شتێکی بیرهێنامەوە باسی لەوە کرد کە ئێمە داوای بینینی بەرمنە سەرۆکی حکوومەتەکەین و گوێ لە داواکاریەکانمان بگرێت ئەوەی کە من بزانمەوە لەم ساڵانەیە خۆپشاندانێکتان ڕێخستە بەردەم ئەنجومەنی وەزیرانە لە جێگەیەوەی کە گوێ لە داواکاریەکانتان بگیرێ جۆرێک لە بێڕێزی بەرامبەر کەمەندامان کرا کە هێز ئەمنیەکان هاتن سەریان خستن بۆ نێو ئۆتۆمبیلەکان و ئەمە کاردانەوەیکی زۆرشی بەدوای خۆیان هێنا یعنی ئێوە ویستان داواکاری و پەیامی خۆتان بکەێنن بەڵام بەو جۆرە مامەڵەتان لەگەڵا کرا بۆ بڵێ وڵا خۆی هەر جواب نەدانی داواکاریەکانمان ئەمە شێوەیەکە لە بێڕێزی کە بە کەمەندامانەکرێ ئێمە زۆر خۆپشاندانمان کردو ئیتر تۆ ئەی لەسەر دەسەڵاتێکی شەکەی ئەڵەی دەسەڵات خزمەتی کەمەندام ناکە ئیتر ئەویش لە جیاتی داواکارەکە و جێبەجێ بکە ڕێگری لەواکە بۆ ئەوی خۆپشاندان نەکەین بێگومان لە ئەنجومەنی وەزیران چەند جارێک ئێمە خۆپشاندانمان کرد و حاڵتە ڕوویە و ئەم ساڵیش دووجار چینەتە بەر ئەنجومەنی وەزیران داواکارەکەمان جێبەجێ نەکراوە هەر خۆی جێبەجێنەکردنی داواکارەکەمان بەشەکەلەوەی کە کەمەندامان ناخوێنرێتەوە بابەتێکی دریشتان من زۆر پێی سەرسام بووم باستان کرد باستان لەوە کرد کە هەموار یاسای کەمەندامان کراوە ئێمە یاسایەکمانەیە یاسای کەمەندامان ئەو یاسایە لە سای 2011 یاسای ژمارە 22 یاسا ئەبێت جێبەجێ بکرێت ئەنج هەموار کرێتەوە تۆ جێبەجێ ئەەکەیت ئەجا دوایی ئیت بزان کەمەندامان کامەتان بەدڵ کامەتان بەدڵ نیە تۆ یاسایەک جێبەجێ نەکراوە چی هەموارەکەیتەوە ئەمە بریتی بوو لە شێوەیەک لە خەڵتانی کەمەندامان کە ئێمە یاساکە داوای هیچ مەکەن یاساکەتان بۆ هەموارەکەینەوە 3-4 ساڵی تری پێچێ بۆ ئەوی ئێمە داوای نەکەین هەر چارە داواکەین کە کاروبارێ بۆ کەمەندامان بکرێ ئەڵێن ئەوە یاساکەتان هەیە و هەموارەکرێتەوە ئێتۆ ئەوەی کە جێبەجێ نەکردووە ئەنج دوایەوە
باسی هەموارەکەیکە لەو یاسایە پێش هەموارەکە ئەبێ کەرتی تایبەت ڕێژەیەکێ بە بۆی کەمەندام دابمەزرێنێت ئەبێ موچەی کەمەندام دەستکاری بکرێ ئەبێ ڕێژەی کەمەندام حسابی بۆ بکرێ بۆ موچەکەی ئێستا کەمەندامێک سێ پەنجەینی و کەمەندامی هەردوو دەسۆ و قاچی نییە وەکوی حسابەکرێ ئەبێت لە کەرتی تەندروستیا بە خوڕایی خزمەتگوزاری تەندروستی پێ ئەبێت لە کەرتی پەرۆدا مراعاتی پێویستەکانی کەمەندام بکرێ ئەمانە کوا کراوە تۆ هەموار نە هەموار و نە یاساکە هیچ گرنگ نییە چکە یاسا کاتێک گرنگەکە جێبەجێکرێ باشە شتێکمادی بەڵگورە قسەکەت پێ بڕم لەسەر یەکەکانی نیشتەجێبوون یار بۆ کۆمەڵەیەکی نیشتەجێبوونتان بۆ بکرێ بڵێ پاڵپشتی تەواو ئەمە چی لێس بەسەر هاو سەری بڵێ ئێمە حکومەتی هەرێمی کوردستان وەکو حکومەتی هەرێمی کوردستان ئێستا جواب بزانم وەزارەتی کار چەندێکی پێشکەش بە کەمەندامانیەکە ئەمە ناتوانانی تۆ 200 و 300 و 400 بڵێ بۆ کەمەندام ئەبێت ئەو کەمەندامە خزمەت بکرێت لە شوێنەکەی خۆیەوە بۆ نمونە عەرزی سلێمانی شارەوانی سلێمانی و کاربەدەستانی ئێرە بڵێ خزمەتی کەمەندامانەکەین زەویان پێدەین بە خۆڕایی ئەوە کەسێکی تر لە هەولێر لە دهۆک کەمەندامانی ئەوێ هاوکاریان بکرێ بۆیە ئەبێ لەسەر ئاستی حکومەتەوە بە یاسا دابەزێنرێت ئەکرێ 200 شوقە بدرێ بە کەمەندامان کارێکی زۆر باشە و جێگی دەستخۆشکەریە بەس 18,000 کەمەندام هەیە چی لەکەی ئەکرێت پرۆژێ بکرێ بڵێن سی بە قورعا چل یەکەی نیشتەجێبوون بۆ کەمەندامان تۆ بەس لە سلێمانی 18,000 76,000 کەمەندام هەیە جگە لەوەی بابەتێکی تر بە ئەوە وەکو موچە کەمەندامی تر هەیە کە موچەکەی بڕاوە بابەتێکی تریژێ ئێمە لە 2000 تقریبان 13ەوە هیچ کەمەندامێک تۆمار نەکراوە بۆ موچە 40,000 کەمەندام چاوەڕێ ئەوە 14,000یان نردبوو ئەوە دوو وەجبیان نردووە ئێستا تقریبان 2,000 کەمەندام هەیە بەس لە کۆمپیوتەرەکەی سلێمانیە بەس بۆ ئەوەیە چاوەڕێن بدرێنەوە بە لیژنە بزانن شمولیانەکان شمولیان ناکەن نەگەوی بندرێن بۆ وەزارەت و بۆ ئەنجومەنی وەزیران هەر چاوەڕێنەوەی موچەیەکیان پێ بدێ کاتێک حکومەت کە دەستی برد بۆ ئەوی کە بڵێ ئێمە داهاتمان نییە کاتێک کە دەستی برد بە ناوی چاکسازی و هاو کەمەندامان یا بە لیژنە ڕێژەکەی لە کەسێک لە 145 بێ بەرزی کردەوە بۆ 65 بۆ هەندێک چین و توێژی تر دەچێت 75 کۆمەڵە کەمەندامی بڕی ئەم کەمەندامانی کە بڕی تقریبان لە یەک بەدان و لیژنە 30,000 کەمەندامی کە بڕی ئەو 30,000 کەمەندامەوتی کەمەندامی تری پێخەمە شوێن کوا تاسە نەخراوە بۆیە کەمەندامان ئەبێت لە سەرەوە بە یاسا ڕێک بخرێ موچەکەی باش بکرێ بژێوی ژیانی باش بکرێ ئەو کاتە ئەتوانین بڵێن ئەوڕێک لە کۆمەندام درراوە ڕێژەی کەم ئەندامان ئێستالاتانە چەند خێزان لە سلێمانی ژیانی گوزەرانی لە مەترسیایە بە تایبەتی لەم کاتەیە ئێمە وەکو ڕێکخراوەکەی خۆمان ئێمە وەکو ڕێکخراوەکەی خۆمان ئێمە لە بەندی کامیان کام خێزان چەند خێزان وەسییان زۆر خراوە ئێمە وەکو ڕێکخراوەکەی خۆمان زمانیەوە دەکەم 1000 کەمەندام هەیە کە یە بۆ لای ئێمەڵە هیچ داهاتێک و ئەوم نیە و باروژیانم ئەوەی بەس ڕێکخراوێک ئێمە 5,000 کەمەندام لای ئێمە تقریبان 4 بۆ 5,000 کەمەندام هەوێ هەیە بۆ نمونە کە هەی بۆ هاتووە بۆ لای ئێمە هەتەفی هەوێکردن کاتێک هەیە بۆ لایڵێ بۆ هومێدەم کە بتوانانی لە ڕەمەزانە لە شوێنەکە لە کاتێکا بام بکەی بۆ هاوکاری بۆیە ئەگەر ئەحسایەک بکرێ زۆرە ئەوانی کە بار و زۆرفیانە 40,000 کەمەندام چاوەڕی 150,000 کە موچەی بۆ بکرێت لە حکومەتی هەرێمی کوردستان ئەمە گەر داهاتی کێ بێ چاوەڕێ ئەو ناکات و لە 2013 بۆ 14 مەعاملەی کردو چاوەڕێ بدرێتەوە بە لیژنە ئەمە ئەوە دەرەخات کە کەمەندامان بار و زۆرفیان زۆر ناخۆشە و بە یاسا لەسەرەوە ڕێک نەخراوە و بژێوی ژیانیان نییە ئیتر یاسا هەموارەکرێ هەموار ناکرێت دەستکاریەکرێت دەستکار ناکرێت کەمەندامەوە بینی کە جێبەجێ کراوە بەڵام ماوەسا دەستخۆش بێ کاکمادی یاساکە بۆ ویسان هەمواریکان ئێستا ماسەمادی ئەڵێ پێویستی بە هەموار نەبوو پێویستی بۆ بجارە جێبەجێ بکرێ اینجا هەموار بکرێتەوە ڕاستی بیرۆکەی هەموارکردنی یاساکە چۆن بۆ هاتە پەرلەمان تەواوی نوێنەرانی خاوەن پێداویستی تایبەت هاتنە پەرلەمان بۆ لیژنەی پەیوەندیدار بۆ نوێنەریانە هات و ئێمەش سەردانیمانەکردن و وەزارەتی کاری شەر بە خۆی پرۆژەیەکی ناردەبوو و لە ناو پەرلەمانی شار چەند پرۆژە یاسایەک لەلایەن فراکسیۆنە جیاوازەکانەوە بە فراکسیۆنی کۆمەڵی شەوە هاتەبوو بۆ یەها کە ئێمە ئەمان جواندن کە مەحروم بووبن لە کۆمەڵێک ماف لە کۆمەڵێک بۆ نمونە مافی سەرەتایی دارایی و بۆ نمونە ئەوەی کە ئەو خاتونە باسی کرد بابەتی بیمەی تەندروستیە شەرمەزاریە بۆ حکومەتێکی خاوەن سەرمایە
کە چەند هزار خاوەن پێداویستی تایبەتێک لەم هەرێمی کوردستانە پێویستی بیمەی تەندروستیە ئەوەی ئەو خوشکە ئازیزە باسیەکە بابەت بۆ ڕێگەزیمێ ڕاستە من ئاگام لە مەئەسات و ناڕەحەتیەکانی ئەو دایکانەیە کە ئێمەش سنتری ڕاوێژکاریمان هەیە کە چ گرفتێک ڕۆژانە ڕوبڕی ئەو دایکانە بێتەوە ڕوبڕی چ جۆرە ئیحراجی کۆمانابنەوە گەڕان بیمەی تەندروستیان هەبێ تۆزێک بارودۆخی سەرشانی خاوەن پێداویستی تایبەت ئەوە بێ سەهلە بێ سەبارەت بۆی کە جناب دەفەرمووی بۆ ئەم هەموارە لەدایک بوو هەر ڕێک قسەی جنابی مامۆستایە لایانی پەیوەندیدار وایە ئەوە نوێنەرەکانیان وت باشە بە هەر پاساوێک بێڵەن ئێوە ئەو مافەی کە داوایەکەن و داواکاری کە هەتانە ئەو شتێک کە بۆ نمونە لەناو یاساکەدا جێبەجێ نەکراوە جێبەجێ ناکرێیان نییە وەرن با پرۆژە یاسایەکی تر لەگەڵ ئەو یاسایی ترا تەکمیلە بکەین و هەمواری کێن و مافەکانتان لێرە بۆ دەستەبەرکرد چەند بۆ نمونە مادە و بڕگەیەکی جیاواز لەناو تعدیلەکە جێگەی کراوە جنای مامۆساوتی خۆ یاساکە خۆی دەوڵەمەندە کۆمەڵێک ماف و ئیمتیازات و بڕگە و مادەی گرنگی تێدایە کە بۆ ئەمان مافەکانیان دەستەبەر بکرێ کە ئەگەر یاساکە فراغی یاساکە ئەوەندەی بۆ منە جێبەجێکە نەکردنی یاسا هەیە خۆندە فراغی یاساکە نەبوو کاگە ڕامیار ئەگەر بۆ نمونە ئەو یاسایی 2011 وکو خۆی پێویست جێبەجێ بکرایە ئایا جەنابتان گلەیتانە بوو بەزۆکو خۆی جێبەجێ بکرا بەڵام حکومت بە پاساوێک بە ناوی تعدیل و وەرگرتنی هەندێک پرۆژه ئاسایتر و بۆ نمونە مراجعی نوێنەرانی ئەوان ئەمە بوای لێکرد کە ئێمە بۆ منە قسەکەی مامۆستایە بە بیانی بۆ منە جارێک چۆتە حکومت ئەبێ جارێ لە وەزارەت بگەڕێتەوە جارێکی تر بۆ منە بێتە تەواوی درێ بە تاوای لیژنە بە ئەندامانی پەرلەمان درێ بە لیژنە پەیوەندیدار دەیڵە راپۆر بنووسە دەی خوێندنەوەی کێ لە سەرکرێکەکەی کاتی بۆ دیاریەکرێکی ئەفزەلیەتی پێ ئەدرێکەکەی سیفەتی بەپەلەی پێ ئەدرێ چەند جار هاوارمانە کرد با سیفەتی بەپەلە بۆ هەندێک حاڵەتی بۆ نمونە گرنگ بە تایبەتی بابەتی خاوەن پێداویستی تایبەت سیفەتی بەپەلی پێ بدرێ ناکرا و سەرنجام ئەوە بوو کە بەروبوومەکەیمان بینی هەر ئەوە بەڕێکردن و ماتەڵەکردنە و هیچی تر بۆیە ئەوانەی کە ئەم خوشکانە باسیەکەن مشتێکە لە خەروارێک من ڕۆژانە تەلەفۆنم بۆ کرێ بۆ خاوەن پێداویستی تایبەت سەرعی هەیە عیلاجی لێ بڕا وەڵڵا کە قساکە بەحسا بە حاڵ دەمی گۆکا کە ئەچی بە دەمیەوە احترامەن لیکی چەندووە دەستی ناوەستێ جەستەی ناوەستێ بێتاقتە لەبرێ عیلاجەکەی چەند ڕۆژێکە لەبەر بێپارەی بەکار نێناوە وەڵڵاهی نەخۆش هەیە ئەوەی ئەو خاتونە باسی کرد بابەتی ئۆتیزم ئەنیماڵ هەیە قەرزدارە باشە خێزانی بە بۆنەی بابەتی ئۆتیزمی مناڵەکە و تووشی نەخۆشی درێژخایان بووە ئەبێ هەموو هەفتەیەک شروعێک بکڕێ هەرزانەکەی بە 25,000 دەیجاری وانە کە ناکردرێ ئەو حاڵەتێک کە ئەو خاتونە باسی کرد کاردانەوە دروستەکە ناخەوێ ژینگەی ماڵتێگەدا بارودۆخی بۆیە ئەگەر بۆ نمونە حکومت بەس چاوێک بە خاوەن پێداویستی تایبەت بگێڕێتەوە ویژدانی بخاتە کار کاکە بەس بیمە تەندروستیەکەی بۆ جێبەجێکە موچەکانی لە کاتی خۆیدا پێ بدا ئەم پاشە کەوتونیە و ئەمە ئەو بڕی لە یاسا بۆی جێبەجێکراوە ئەوتە ئوستازا ئەڵێ تەماحی زۆرمان نییە 350کەمانەوەمان پێ بدەن ئێمە دەست لە خەڵکپان ناکەینەوە کاکەی وتمانە زۆرترینی 500 کەمترینی 350 بەداخەوە تاسا لە 150 و جاری وایە 100 شەو و جاری وایە بابەتی ئەگەر ئەچوون لیژنیان نەکردە بیان و بە دوادا چوونی دووبارە ڕێژەکان نەکردە بیان و یا ناعەدالەتی لە بابەتی خۆمانە شاید حاڵن لە بابەتی ئەو شابوو جاری خۆیان بە زمان حاڵیەوە بوون کە هەبووە خاوەن پێداویستی تایبەت ڕێژەکەی لە 100 بوو بەڵام موچەکەی بڕاو بەدا دەستان خۆش بە زۆر سپاس ئەفۆگە دوا قسەت بێ لەبەرەوەی کاتی بەرنامەکەمان هەرچەند قسە زۆرە بەڵام من یەکێکیان لەوانە بووم قاچێکم خۆم قرتا بوو موچەکەیان بڕێ بووم دوای 6 مانگ بە 1000 مەحاولە هەتا چاک بووە ئاخری مانگێکیشیان هەر خواردم بێ لەمانەش کە بڕاون زۆر سپاس بۆ ئێوەش بەداخەوە دەستی خۆش بە یاخوا زۆر سپاسدانەکەم کە ئامادە بوون هەڵبەتە ینی قسە زۆرە مامۆستا ئەگەر ئێمە ئەگەرمانەوە قسەی لەسەر بکەین تا بەیانی ناڕەحەتی و کۆژانەکانی کەمەندامان کۆتایی نایە بەڕاستی بۆیە لێرەوە داوا لە وەکو ئێواڵێن حکومت ئەگەر هەبێ داوایان لێ یەکەین کە بەدەم کەمەندامانەوە بێن گۆڕانکاری لە موچەکانیان بکرێت و هیچ نەبێت لەم زستانەیە ئێستا بەدەم کەمەندامانەوە بن وەکو ئەو خوشکانە باسییان کرد ینی ئێستا ماڵی وا هەیە پێویستی بەیەک دەبنەوتە یعنی ئەگەر وەکو خۆیان دەڵێن کەسێک زۆر زەرور نەبێ 1000 دینار لە گیرفانیا بێ کاشمێر 12 شەو تەلەفۆن بۆ ئەو ناکات بۆی کە 2 لتر نەوت دەبەیەک نەوت ببرێ بۆ ماڵەکەی تا ماڵەکەی پێگەرم کاتەوە هەزاران کەم ئەندام ئێستا کرێچین پێویستەکە کرێخانەکانیان بدەن
خاوەن پێداویست تایبەتە بۆ لە ماڵەکانیان دەرکراوە بۆی کە کرێخانووی نەداوە مانگێک 2 مانگ 3 مانگ لەسەریان وەستاون ئیدی خاوەن خانوژ نەیتوانێت لەسەریان بۆستەیە ئەو یەکە نیشتە جەبوونانەی کەوتیان بە ناوی کەمەندامانەوە دووسەکرێکوان ئەو یەکە نیشتە جەبوونانە بۆ چارەنووسان دیار نییە بۆ تەواو ناکرێن بۆ نادرێن بە خاوەن پێداویست تایبەت تا هیچ نەبێ خۆیان یەکیەکی نیشتە جێبوونیان هەبێت کەمێک لەو ئازار و ناڕەحەتیانی کە هەیەە بڕەوێتەوە لەگەڵ کۆمەڵی گیر و گرفتی تر کە ئێستا ئەگەر ئێمە باسی بکەین تاوەکو بەیانی کۆتایی نایە بەڵام ئەوان خۆیان باشە زانن کە گیر و گرفتەکان چین و زۆریشان پێوتراوە و خراوەتە بەردەستیان بەڵام ئەوەی کە هەیە خۆیان لێکەڕ کردووە و داواکاریەکان و نیگەرانیەکان و گلەیەکان پشتگوێ خراون بۆیە لێرەوە ئێمە دووبارە داوایان لەکەینەوە کە بێنەوە بەخۆیانەوە ئەم داواکارێنەی کەمەندامان ئەم گیری گرفتانی کە هیانە بۆیان چارەسەر بکرێ من سوپاسی ئەوە کەم کە ئامادە بوون لێرە دووبارە سوپاس بۆ ئێوەش بینەران و بیسەران کە تاوکێسە لەگەڵمانە بوون بەخواتان ئەسپێرم